بە ئامارەکانی ڕۆژانی جەژن لەلایەن پۆلیس و پۆلیسی هاتوچۆوە بەڕێوە دەچێت بۆ بینینی زانیاریەکان ئەچینە کۆنگرەکە لە شاری هەولێر. ئێستاش بابزانین پۆلیسی هاتوچۆ چییە؟ زۆر سپاس دووبارە جەژنتان پیرۆز. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆوەی کە تۆمار کراوە لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز 9 ڕووداوی هاتوچۆ تۆمار کراوە کە لەو ڕووداوانە 6یان وەرگەڕان بووە 3یان پێکدادان بووە بەداخەوە لە ئەنجامی ئەو 9 ڕووداوە 7 کەس بریندار بووە و 4 کەسیش گیانی لەدەستداوە. سەبارەت بە شوێنی ڕووداوەکانیش 8 لە ڕووداوەکان لە ڕێگاکانی دەرەوەی شارەکان تۆمار کراون تەنها 1 ڕووداو لە ناو شار تۆمار کراوە. طبعا سەبارەت بۆی کە لەبەرچی ڕووداوەکان زیاتر لە دەرەوەی شارن هەمومان دەزانین ئەو ڕووداوانەی کە گیان لەدەستدان و برینداری تێدا دەکەوێتەوە هەمیشە لەو شوێنانەی کە تیژڕۆی زیاتر تێدا دەکرێتن. خۆشتان زان ڕێگاکانی دەرەوە خێرایی ڕێگا پێدراوتیایدا زۆر زیاتر وەک لەوەی کە لە ناو شارە بووە ڕووداوەکان کە لە دەرەوەی شارودەن هەمیشە بریندار و گیانلەزانی تێدا دەکەوێتەوە. زۆر سپاس. ئەگەر کەسێک پرسیاری بەڵێ سری ئامارەکان بکەین لە جەژنی قوربان بە بەراورد بە ژنەکانی دیکە حافەکان تۆزە کەمتر بووەتەوە. بەڵێ سری دەکەی زۆریش کەم بووەتەوە. هۆکاری کەمبوونەوە حافەکان چییە؟ هۆکاری کەمبوونەوە حاڵەتەکە بەڵێ ئەمە یەکەم جەژنەکە تەنها 1 ڕووداوی دزیمان هەبی و حاڵەتی ترمان نەبی وەکو شەڕی قورس و حاڵەتی نەخوازرا و ئەویش ئەوەیە کە گشت هێزەکانی ئاسایشی ناوەخۆ لە هەر 4 ڕۆژی جەژن لە ئەرکدا بوون. پۆلیسی فریاکەوتن، پۆلیسی هێزی ئامادە چاڵات چێمەدەنیەکان، پۆلیسی تەنانەت ئەو جارە بنکەکانی پۆلیسیش بە ئۆتۆمبیلی خۆیان لە ناو گەڕەکان دەسوڕانەوە و هەروەها نێشتنی تاوان و پۆلیسی ڕێککاری سەرڕای بە هاتنی گەشتیارێکی زۆر لە عەرەب و لە خاڵە سنووریەکانی کوردستان لە ئێران و تورکیا. بەڵام ئەلحەمدولیلا ئەم جاریان ئەم جێژنە فەرقی هەبوو لەگە گشت جێژنەکانی تر تەنها 1 حاڵەتی دزیمان هەبووە. ئەوش ئینشاڵڵا لەم چەند ڕۆژەی داهاتوو دەگەینە ئامانجە. سەبارەت بەو ڕێگانێک ئەو ڕووداوانی لەکەوتەوە بەداخەوە دەتوانم بڵێم هەندێک لەو ڕێگانە ئەوەتی حکوومەتی عراقی هەیە و ڕێگانان تەنانەت بڕی ڕێگای سەربازین چونکە ئەو ڕێگانێک کە ڕووداوی وەرگەڕانەکانی لەکەوتەوە بە تایبەتی یەکیان ڕێگای کۆیە تەقتەقە کە ڕێگایکی تاکسایی دوو بچووکە، یەکیان ڕێگای دۆڵی سماقولیە، دووشیان لە ڕێگای بەحرکە گەزنە ڕوویداوە. یعنی ئەوانە تقریبا دەتوانین بڵێن ڕێگای لاوەچین بە ڕێگای سەرەکیش حسابین. ڕاستە هێمای هاتوچۆیان لێیە بەڵام ئەو ڕێگای لاوەچانە دایم بەرتەسێک دروستکراون و پێچاپێکی زۆریان تێدا. یعنی ئەو تەنها ڕێخستەی کە هاتوچۆ دەیکاتن لەوانەیە کەم بێتن و بەشەوە نەکاتن بڵێکەوە بکات کە ڕێگایەکە بەتەواوی ئامن بن و ڕووداوی نەخوازراوی لێ نەکەوێتەوە. ئەو ڕێگای باس لە جەژنی ڕابردووش چەند ڕووداوێک هاتوچۆ تێدا ڕوودا ستان کرد جەژنی ڕابردوو بۆ یەک جەژن دووبارە نەبنەوە ئەو بەداخەوە ناتوانم بە هەمان ڕۆتی بڵێم. ئێمە دیسان نووسراومان کردو لە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی بڕێکی زۆر بودجەیەکی زۆری دەوێتن لە بۆ دابینکردنی ئەو هەموو هێمایە کە لەو ڕێگا پێویستە دابدرێتن. نووسراو کراوە بەڵام تاکو ئێستا موافقە لە وەزارەتی دارایی نەهاتۆتەوە بۆ ئەوەی ئەو پرۆژە گەورەیە جێبەجێ بکرێت. بەڵام ئێمە لەو ڕواداین ئەگەر بێت و هێماکانی هاتوچۆش دابدرێت ڕاستە هێمای هاتوچۆی لەکەمە بەڵام لەبەر ئەوەی ڕووی ڕێگایەکە بەخۆی باش نییە پێچاوپۆت پێچی زۆر تێدایەوە ئاستی بینین تێدا زۆر کەمە هەر ڕێگایەکە وەکو پێویست ئامن نابێتەوە بەکارهێنان. بڵێ بەس وەڵی ئەمەوە تایبەتمان کردو بە ڕووداوەکانی جەژن من ئامارە دەقیقەکەم لەگەڵ خۆم نێناوە بەڵام ڕووداوەکان دەتوانم بڵێم لە هەمان ئاستی پارساردایە زیادی نەکردووە بەڵام ئەوە ناکات برێ دڵخۆشکەرماکە چونکە ڕووداوەکانی ئاستی پارساریش بەخۆی لە ئاستی ستانداردی جیهانی نەبێ ینی بەرزتر بوو. بۆچیاوە دەکردی هاتوچۆ لە دۆڵی سوباقووی و شوێنەکانی دابێت بۆی ئێمایی شوفێران کردی هاتوچۆ لەوانەیە بە تەنیا بەس نەبێتن لە بۆ ئەوەی کە ئێمە تەبعاً بە بەردەوام لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن خۆ ڕێنمایی دەدەینە شوفێران بەڵام ئایا بە تەنیا ڕێنماییکردن کە
کافیە لە بۆ ئەوەی کەوا بکاتن ڕووداوەکانی هاتوچۆنەکەونەوە ئەو پرسیارەکەیە هەموو کەناڵەکانی ڕاگەاندریش هاوکار بوونە لەگەڵمان لە بۆی کە ئێمە ڕێنمایەکانی هاتوچۆ بگەینین بەڵام بەداخەوە وا دیارە هەندێک لە شوفێران ناتوانین بڵێن ئێمە هەمیشە شوفێرانیش تاوانبارن کاتێک کە ڕووی ڕێگایەک باش نەبێ یاخود زۆری ئۆتۆمبیلەکان دۆکو پێویست باش نەبێتن و شوفێرەکانیش پابەند نەبن بێگومان ئەگەری کەوتنەوە ڕووداوەکان زیاتر دەبێت بە تایبەتی ڕووداوی وەرگەڕان ڕووداوی وەرگەڕان یەکێک لەو ڕووداوانەیە کە دەتوانین بڵێ بەهۆی ئەوەی کە شوفێر ناتوانێت وەکو پێویست تعامل لەگەڵ ڕێگا و ئۆتۆمبیل بکاتن بۆیە ڕووداوەکان دەکەونەوە هەمیشە ڕووداوی وەرگەڕانیش دەتیژڕۆی دەکەوێتەوە هیچ ڕووداوێکی هاتوچۆنەوە بە کاگە بێت و وەرگەڕان بێتن لە خێرایی چەند ڕوودا هەمووی لە شەست و بەرەو سەرەوە ڕووداتن ئێمە پەیوەندیمان پێیانوە کردو خۆ بەردەوامەوان کاتێک کە ئیش دەکەن لەژێر ڕێنمایەکانی مەیش دەکەن بەڵام کاتێک کە باسی ڕێگای دۆڵی سماقولی دەکەیت ئەوە پێویستی بە بودجەیەکی زۆر زەبەلا هەیە یعنی ئێستا ئێمە ڕێگای هەولێر کۆیەوە پرۆژەکە ڕاگیراوە بە دووسایتکردنەکەی ڕاگیراوە جاباسی ڕێگای دۆڵی سماقولی بکەیت کە ڕێگایەکی لاوەچیە لەو کاتە ئێمە وەکو هەموو دام و دەستگاکانی تری حکوومەت دەبێ هەر باسی بکەین کە بودجە نیە بەداخەوە دەبوو پێشتر کاری لەسەرکراوەوە ئەمە بەڵێ کاکەل دەمەوێت کۆتای پێین باش فەر پرسیار کرد دەبینیم لەماوێت لە بەردە ئێستاکە لای جەوازات بە هەمان شێوە ئەو قیران هەڵگیرە ئەوە سوود چاکرانەوە ئەوەی لای سناعەت سوود چاکرایەوە ئەوەی دەبینیم شەقامی سەرکوب و سەبەتی کە خەڵکێکی زۆر لەسەری هاتوچۆ دەکەم هەر چاک دەکراوە هەنێ دەبینیم سەرمەزرایەکان بوودارە و سارەکان هەنێ هۆکارم بۆ ڕداوەشی وەداداتوەکان لۆکردیە لەمە ساناکرێت ئێمە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لەگەڵ بەڕێز جێگری پارێزگار دانیشتوین باسی و پرۆژەیە ماکردوتیانەوە بڕێکی زۆری قیڕی پێویستە هەوڵیانداوە لە بۆی دابین بکەم بەڵام ئەوە زۆر زیاترە وەک لەوەی کە لە ئەوەی نزیک مەتارکە کرا وتی پێویستی بە بڕێکی زۆری قیڕە کاتێک کە بڕێ قیڕان پێدابین کرا بە گومان بە زووتری کات ئەو ڕێگا چا دەکەنەوە چونکە ئەو ڕێگا یەکێک لەو ڕێگانەیە کە لە شاری هەولێر ڕۆژانە ڕووداوی هاتوچۆ لێ دەکەوێتەوە بەهۆی ئەوەی کە زۆربەی سەرمەجرایەکان دەرچوون لە ئاستی شەقام ئەو وای کردە شوفێران بۆ خۆلادان لەو سەرمەجرانە یاخود کە نایبینن کە دەگەنە سەری تووش ڕووداوی هاتوچۆ دەبنەوە دووبارە بەخێر بێنەوە و دووبارە بەخێر بێنەوە لە کۆتاییدا من بە پێویستی دەزانم وەکو پۆلیسی هەولێر و پۆلیسی هاتوچۆی هەولێر دەستخۆشی لێوەی باڕێز و ئازیز بکەین کە هەر چوار ڕۆژی جەژن جەنابیشتان لە بەرەکانی جەنگ و لە ناو شاری هەولێر شان بە شانی پۆلیس بوون دووبارە بەخێر بێن سەرچاوە.